بە دروشمی هیوا و گۆڕانەوە هات. بەهاتنی زۆرینەی ئەمریکەکان و تەنانەت وڵاتانی دیکەش گەشتبین بوون بە ئەمریکای سەردەمی ئۆباما، بەڵام ئێستا کە دەڕوات بەشێکی بەرچاوی ئەمریکەکان و تەنانەت وڵاتانی دیکەش دوو دڵن لە ئەمریکای داهاتوو، لە ئەمریکای سەردەمی ترامپ. چەند تایبەتمەندیەکی جێسەرنجی زۆربەی دانیشتوانی جیهان بوون. توانایەکی بەهێز لە وتارداندا، ژیانێکی سادە لە ناو کۆشکێکدا کە هێمای هێزە لە جیهاندا، سادەتر لە زۆربەی سەرکردەکان، جارێک بە جلوبەرگێکی ئاساییەوە لە بازار دەردەکەوت، کڕینی خواردنێکی ئاسایی لە ڕستۆرانتێکی ئاساییدا، گاڵتەکردن لەگەڵ منداڵان و خەڵکی ئاساییدا. باراک ئۆباما 44مین سەرۆکی ئەمریکا ساڵی 2008 لە یەکەمین وتاریدا دوای سەرکەوتنەکەی خۆی بە سەرکەوتنی هەموو ئەمریکا ناوبرد، بە سەرکەوتنی هەردوو پارتی ڕەکابەر، کۆمارەکان و دیموکراتەکان. ڕەنگە لە گرنگترین تایبەتمەندیەکانی ئۆباما مامەڵەکردن بێت لەگەڵ ڕەکابەرەکانی. هەر لە یەکەم هەنگاویدا دوو پۆستی گرنگیدا بە دوو ڕکابەری بەهێزی خۆی. جۆ بایدنی کردە جێگری سەرۆک و هیلاری کلینتۆنیشی کردە وەزیری دەرەوە. جگەلەوەش ڕۆبرت گێتسی کۆماری لە پۆستی وەزیری بەرگریدا هێشتەوە. ئۆباما وەک هەر سەرۆکێکی دیکە لە ماوەی 8 ساڵی سەرۆکایەتیدا کۆمەڵێک شکست و سەرکەوتنی لە کارنامەی خۆیدا تۆمار کرد. خۆی لە وتاری ماڵ ئاواییدا لە ناو لایەنگرەکانیدا سەبارەت بە دەستکەوتەکانی وتی: ئەگەر 8 ساڵ لەمەوە بەربمان وتایە دەتوانین گەورەترین قەیرانی ئابووری چارەسەر بکەین، دەتوانین پیشەسازی ئۆتۆمبیل ببوژێنینەوە، دەتوانین زۆرترین دەرفەتی کار لە مێژووی ئەمریکادا دروست بکەین، دەتوانین لاپەڕەیەکی نوێ لەگەڵ کوبا هەڵبدەینەوە، دەتوانین بێتەقاندنی فیشەکێک پێش بە دروستکردنی بۆمبی ئەتۆمی لەلایەن ئێرانەوە بگرین، دەتوانین سەرکردە و پلاندا ڕێژەری هێرشەکانی 11 سێپتەمبەر لەناو ببین، دەتوانین خزمەتگوزاری بیمە پێشکەش بە 20 ملیۆن هاوڵاتی ئەمریکی بکەین. ئەوە ئێوە بڕاتان بۆ قسانە نەئاکردو، دەتانوت بەرزەفڕانەیە، بەڵام هەموو ئەو کارانەمان کرد. لە سەر ئاستی ناوخۆی ئەمریکادا ئۆباما لە کەمتر لە 2 ساڵدا توانی بە خستنە بازاری 800 ملیارد دۆلار بەسەر ئەو قەیرانە ئابووریە گەورەیەدا زاڵ بێت کە لە سەردەمی جۆرج بوشەوە بە میرات بۆی مابووەوە. هەروەها لە سەردەمی ئۆبامادا زیاتر لە هەر کاتێکی دیکە دەرفەتی کار بۆ هاوڵاتیانی مەدەنی دروست بوو، ڕێژەی بێکاریش لە 10% بۆ لە 4.6 دابەزیوە. هەر لە سیاسەتی ناوخۆییدا گەورەترین دەستکەوتی ئۆباما پرۆژەی ناسراو بە ئۆباما کێر بوو کە تێیدا زیاتر لە 22 ملیۆن هاوڵاتی ئەمریکی خزمەتگوزاری بیمەیان پێشکەش کرا. بەڵام ئۆباما نەیتوانی 3 بەڵێنی گەورەی کاتی بانگەشەکانی هەڵبژاردن جێبەجێ بکات. نەیتوانی زیندانی گوانتانامۆ دابخات، هەرچەندە ژماری زیندانیەکانی ئەو زیندانە لە 242 کەسەوە بۆ 55 کەس کەمی کردووە. ئۆباما نەیتوانی وەک بەڵێنی دابوو مافی نیشتەجێبوون بداتە 4 ملیۆن کۆچبەری نایاسایی، هەروەها نەیتوانی یاسای قەدەغەکردنی کڕین و فرۆشتنی چەک لەلایەن هاوڵاتیانی مەدەنیەوە لە کۆنگرێس تێپەڕێنێت. لە سیاسەتی دەرەوەشدا ئۆباما کۆمەڵێک شکست و سەرکەوتنی هەبوو. توانی دوای نزیکەی 2 ساڵ دانوستان ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێراندا بکات. ئۆباما ئەم ڕێکەوتنە بە گرنگترین دەستکەوتی خۆی دادەنێت. بەڵام نەیارەکانی لەوانە دۆناڵد ترامپ پێیان وایە ڕێکەوتنەکە خراپترین ڕێکەوتن بووە لە مێژووی ئەمریکادا و باجی زۆر بە ئێران دراوە. ئۆباما توانی پاش زیاتر لە نیو سەدا وەک خۆی دەڵێت لاپەڕەیەکی نوێ لەگەڵ کوبا هەڵبداتەوە. بە سەرپەرشتی خودی ئۆباما هێزێکی تایبەتی ئەمریکا لە مانگی ئایاری 2011دا لە ئۆپراسیۆنێکدا ئۆسامە بن لادنیان لە پاکستان کوشت، کارێک کە جۆرج بوش نەیتوانی بیکات. ئۆباما هەوڵیدا پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی ئیسلامی بەهێز بکات. لەم چوارچێوەیەدا لە دوای ئەوەی بووە سەرۆک سەردانی میسر و تورکیای کرد، بەڵام بەهاری عەرەبی و ئەو ئاڵۆزیانەی تا ئێستاش لە ناوچەکە بەردەوامن پلانەکەی ئۆبامایان تێکدا. لەم چوارچێوەیەدا زۆرترین ڕەخنە کە ڕوبەڕووی کراوەتەوە بێپلانی ئۆباما بووە بەرامبەر بە قەیرانی سووریا، بە جۆرێک کە لە بۆشایی ئەمریکادا رووسیا توانی ڕۆڵی یەکلاکەرەوە لە قەیرانی سووریادا ببینێت.
لە شەڕی دژ بە داعشدا ئۆباما ئامادە نەبوو هێزی سەربازی ڕەوانەی بەرەکانی شەڕ بکات و تەنیا بە هێرشی ئاسمانی و ناردنی ڕاوێژکاری سەربازی بەشداری لە شەڕەکەدا کرد. لە عێراق بە یارمەتیدانی پێشمەرگە و سوپای عێراق پاشەکشەیەکی بەرچاو بە داعش کراوە و ڕۆژهەڵاتی مووسڵیش کۆنتڕۆڵ کراوەتەوە. لە سووریاش یارمەتی هێزە کوردەکانی کرد. لە سەردەمی ئۆبامادا پەیوەندیەکانی چین و ئەمریکا باشتر لە هەر قۆناغێکی دیکە بووە، بەڵام پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ رووسیا تێکچوو. هەرچەندە لە خولی یەکەمی سەرۆکاتیەکەیدا پەیوەندیەکانی ئەو دوو وڵاتە ئاسایی بوون، بەڵام لە دوای سەرهەڵدانی قەیرانی ئۆکرانیا و هەروەها بەهۆی ناکۆکیەکانیان لە سەر سووریا لە ئێستادا پەیوەندیەکانی رووسیا و ئەمریکا خراپترە لە سەردەمی پێش ئۆباما. بە هەموو سەرکەوتن و شکستەکانیەوە دوای 10 ساڵ ئۆباما کۆشکی سپی جێ دەهێڵێت و دەبێتەوە بە هاوڵاتیەکی ئاسایی، بەڵام وەک خۆی دەڵێت نابێتەوە بە هاوڵاتیەکی بێدەنگ و وەک ڕۆژی یەکەم هیوای بە گۆڕانکاریە.